الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقوا، اجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم، آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. أمر سي محرمي 1430 كوچی بەرامبەر بە 19/12/2009 بە پشتیوانی خوای پەروەردگار بیرخستنەوەیەک دەربارەی کۆچ و پەناجێ، دەربارەی هیجرەت و مەهجەر، کە هیجرەت لە ئیسلامە هەرەوەندە نییە یادی ئەوە بکەینەوە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووە بۆ مەدینە، و سەرەتای ڕۆژێکی هیجریش بێ کە سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێت داینا. دیسان هەرەوەندەش نییە کە باس لە چۆنیەتی هیجرەتەکە و ئەو پند و ئامۆژگاریانەی لەسەر شێوازی کارکردن و چۆنیەتی هیجرەتکردن و ئەو ڕێگە ئەمنیانەی کە گیراونەتە بەر هەرەوەندە نییە کە باسی بکەین. ئەمڕۆ ئێمە لە دیدێکی قورئانیەوە باز لە خودی هیجرەتەکە ئەکەینەوە. هیجرەت لە قورئانە کە دوایەوەی کە ئاەتەکان هاتوونەتە خوارەوە و وەحی بڕاوە، ئێستا ئێمە چۆن ئەڕوانینە هیجرەت ڕوکنی دووهەمی پێکهاتەی ئومەتی مسلمانە بەپێی ئەو ئاەتەی 72 ئەنفال کە ئەفەرمێ الذين آمنوا وهاجروا وجاهدوا. ئەمانە کە ئیمانیان هێناوە، هیجرەتیان کردووە، جیهادیشیان کرد. لەم ڕوانگەیەوە هیجرەت کە بۆ پەناجەیەکە، ئەو شێوازە نمونەیەی کۆمەڵگەی ئیسلامی دەرەکەوێت کە ئیسلام مەبەستێتی کۆمەڵگەیەکی مسلمان بەو شێوەیە دابمەزرێنێ و مسلمانەکانیش کە لە واقعە ئەو دارالمەهجەرەیان هێناوەتە دی، کۆچیان بۆ کردو و لەوێ هەموو کۆبوونەتەوە. ژیانی کۆچ و پەناجێ بەرهەمی سروشتی ئازادبوونی مسلمانەکانە لە کۆت و زنجیری ڕۆشنبیری و کولتوری کۆمەڵایەتی و دابوو نەریتی جاهیلی. چۆن لەوە قوتار بوون، بەجەستەیان هیجرەتیان کردو بۆ شوێنێکی تر کە مەئوا سازیەکیان پێشتر بۆ کردووە، و هەروەها چۆن ئەوانەی هەمویان لە مەهجەر کۆبوونەتەوە هیجرەتیان کردووە لە دابوو نەریت و ڕۆشنبیری و کولتور و شارستانەتی جاهیلی و هاتوونەتە سەر دابوو نەریتی ئیسلامی. ئەمە نقطەی جەوهەری هیجرەتکردنە کە ئەمڕۆ ئینشاڵڵا ئێمە باسی بکەین. یەکەم جارە لە قورئانە بابگەڕێنەوە سەرەوەی بزانین ماناکانی کۆچکردن چین. کۆچکردن بۆ خۆی یعنی گواستنەوە، وەکو ئیمامی تەبەری فەرموویە، وا زمانەوانەکان هەمویان فەرموویانە کە الهجرة والانتقال. ئەمیش بە دوو جۆرە، یەکیان گۆڕانکاری دەرونیە، یەکیشکیان گۆڕانکاری جەستەییە. بزاوتی جەستەیە لە شوێنەکە بۆ شوێنیش. جەستە یەکە یعنی گواستنەوەی ئەم ئینسانە مسلمانە لە کۆمەڵگاکانی کوفر و شرکەوە بۆ کۆمەڵگەی باوەڕ و ئیمانداران. گۆڕانکاری دەرونیش یعنی گواستنەوەی ئەم ئینسانە مسلمانە، دید و تێڕوانین و تەسەووری، دابوو نەریت و ڕەفتار و هەڵس و کەوتی، قیەمی کۆمەڵایەتی و ئەمانەی هەمووی لە کولتور و دابوو نەریت و ڕۆشنبیری کۆمەڵگەی جاهیلیەوە، هینا مسلمانەوەی مشریک و کافرانەوە، بۆ کولتور و دابوو نەریت و ڕۆشنبیری باوەڕ و ئیماندارە. یعنی وازهێنان و خۆڕاپسکان و دابچڕان لە عەقیدە و ڕەوشت و نەریت و دابوو دەستور و ڕسم و تەسەوراتی کۆمەڵگەی کافران، و وەرگرتنی باوەڕ و پابەندبوون بە داواکاریەکانی باوەڕەوە و جێبەجێکردنی ئەو فەرزانەی کە ئیسلام لەسەر ئینسانە مسلمانەکەی دیاری. ئەبە معنایشە کە خوای گەورە فەرمێ وەڕوجزە فەهجۆر، دوورکەوەرەوە لە بتپەرستی، سووریش بە لەسەر واز لێهێنانی. سەیریکە ئاەتێکی کورتی دوو کەلیمەی وەڕوجزە فەهجۆر، ڕوجز هەموو ئەو شتە بتپەرستیان ناگرێتەوە کە علاقەی بەسەر بتپەرستێکەوە هەیە. خۆ پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام لە پێش وەحیشە هەر بتی نەپەرستووە، توخنی بت هەر نەکەوتەوە. تۆ کێ سەخوای گەورە بەو شێوەیە ئەفەرمێ زی لێ بێنە، یعنی واز لە هەموو نەریت و داب و کولتور و دید و تەسەوراتێکی جاهیلیەتەکە بکەن. یانە فەرمێ وەصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا.
ئارام لەسەرەوە بگرە کە ئەیڵێن بە ڕەفتاری جوانیش لێیان گوێ بەرەوە بە ئوسلوبێکی جوانیش مفاصلەیان بکە. فآمن له لوط وقال إني مهاجر إلى ربي. لوط سلامي خوای لێ بکە باوەڕی بە سەیدنا ئیبراهیم هێنا فەرمێن من کۆچەری ڕووە و خوام إني مهاجر إلى ربي خوای پەروەردگار لە شوێنەکانی هەتاکو ئەمیش بچێ بەو معنایی لە جێگایەکە وەکو پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام کە ئەمە لە دید و تەسەوری هیچ پێغەمبەر و ئیماندارانێکان نییە. ئەعرابیەک طبعا عربي زور كترجمة بهلا كألان عربي بيابان يعني عربي كي دشت نشين روش براسيش تيكي هلا وظلمه خرابيكي شبران بربو كسانيك بدون چونك او تعريفي بدو ككابرات دشت نشين انجناج بأعراب وابزانين هر عربن اي باش اوانيك لدشتي لوطن صحراي لوط لإيرانا يعني وانيك لبيابان نشيني كردواري يعني ايش للصحراء الكبرى لنيجيري ومالية اي وانيك لولاطان معقولة هركس لدشت نشين بيتو بيبلي اعرابية اما بهالذات شونا چونك قرآن كباسي اعرابك هروكو بوليشي خلچيشي خاون هلويست لإيمانو لكولتوري إيماني باسي انا فردو شون باسي منافق كانكا ئاواز باس لەمانەکە کە پۆلە خەڵکێکن سیفەتی تایبەتی خۆیان هەیە مەم شێوەی خوای گەورە باسی کردوون چوە خۆ هەموو دەشتێکێک عرابی نیە. بە هەر حاڵ ئەعرابیەک دەربارەی کۆچکردن لە پێغەمبەری نازاری پرسی عەلەیهی سەڵات وسەلام وتی ئەی پێغەمبەری خوا باسی کۆچمان بۆ بکە با بزانین ئایا بۆ لای جەنابتە کە لە هەر شوێنێک بووی یا بۆ لای خەڵکێکی ترە یا بۆ جێیەکی دیاری کراوە ئەی ئەگەر جەنابت مردی کۆچکردنەکە کۆتایی پێدێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە حەدیثی صحیحە هەیە لە مسند ئیمامی ئەحمەدە و پێغەمبەری نازر عليه الصلاة والسلام فەرمووی ئەینە السائل کابرای کە پرسیارەکەی کردو کوا لەکوێ وتیان ئەمە تا ئەی پێغەمبەری خوا. اینجا پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی الهجرة أن تهجر الفواحش ما ظهر منها وما بطن وتقيم الصلاة وتؤتي الزكاة ثم أنت مهاجر وإن مت في الحضر. يعني كۆچکردن ئەوەیە واز لە گوناح و خراپەکاری بهێنی چ ئەوانەی ئاشکران چ ئەوانەی پەنهانن. اینجا نوێژ بکەی زەکات بدەی ئەوە ئەگەر لە شاری شانیشتە جێبیت هەر بە کۆچەر حساب هەر بە مهاجر حساب. لە جێیەکی ترا فەرمێ المهاجر من هجر السوء فاجتنبه. کۆچەرە و کەسێک کە وازی لە خراپە هێنا و توخنی ناکەوێت. حديثك تفصيلي شيء عبد الله كري عمري كري عاصر زي خوالي بجرته فرمي سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول أما السلسلة أحاديث صحيحي ألبانيا جمع ربين صوتوا تشلونها أتدرون من المسلم أزعننك يا مسلمان قالوا الله ورسوله أعلم خوبي غمر خوازان قال المسلم من سلم المسلمون من لسانه ويده مسلمان أو كسيك مسلماناني تر بارغراو بن لزمان ولدم لدست. قال أتدرون من المؤمن أدي زانا إيمان دار شيء مسلمان شيء قال والله ورسوله أعلم. قال المؤمن من أمنه المؤمنون على أنفسهم وأموالهم. مسلمان إيمان دار أو كسيك كمسلماناني تر إيمان داراني تر لي أمينا لنفس إخوان ولسرة سامان. ثم ذكر المهاجر باشان باسي وكسيكر كوشك هجرة كاركي باس كثير من هاجر السوء فاجتنبه. مهاجر شو كسيكا جناحي واز ليه هنا تاواني واز ليه هنا خرابي واز ليه هنا وتخني ناكبه. وكو ايش حديثي والمهاجر من هجر الخطايا والذنوب مش حديثي صحيح لا ألبانية. مهاجر وكسيكا تاوان وجناحكاني وازلي هنا يا نفرمي لا تنقطع الهجرة حتى تطلع الشمس من مغربها. كوش كردن تاوان نابتا أو زماني خور لخور آواوا هالدي يعني تاكل رجي قيامة.
پیاوێک لە پێغەمبەری نازاری پرسی عەلەیهی سەڵاتو وەسەلام کام کۆچ لە هەمووان چاکترە ئەیوە الهیجرەتی ئەفضل پێغەمبەر صلی الله عليه وسلم ما كره ربك وهما هجرتان کۆچ ئەوەیە دوور بکەویتەوە لەو شتانی کە خواکە دەی بغزێنێ پێی ناخۆش ئەوەش دوو جۆرە هجرة البادي وهجرة الحاضر كوتشي لاديو كوتشي شار فهي أشدهما وأعظمهما بلية كوتشي شار أمان فرموي أما شار قرسترا بركيشو درد سري تريش بوتشي أما شار واي چونکە پڕە لە مغریاتی ژیان پڕە لەو شتانی کە ئینسان ڕاکێشنەوە بۆی کە ئەم هیجرەتە بەرەو لای خوانەکە بۆ خوا لێ نەبڕێ بەس بۆ دنیا و لەزەتی دنیای لێ ببڕێ ئەم دیندارە ئەم پیاوە مسلمانە چۆن خۆی بۆ خوا ساغەکاتەوە کە شەو و ڕۆژی کارکردن و هەڵپەکردنە بۆ ژیانی دنیای و لەزەتەکانی دنیای لە خاوەنێتی و لە چێژی جەستە و لە چێژی دەرونی بەڵام توخنی چێژی ڕۆحی ناکەوێتەوە نایە تووشی گەشەیەکی ئەم ڕۆحە ببێت إمام الرازي رحمة خواه لبه لتفسير كبير هروا إمام قرطبي لتفسير خواه مجلدي بينجم وابن كثير لمجلدي يكم لابر بينصت وتشلدو وهروها أميك باس يكم لفتح البارية يك ابن حجر عسقلاني رحمة خواه لبه كتابه كما بسبين صال خريكي بو شرحي كردو لمجلدي هشتم لابر دوصت وشصوصي هميان باس ألم خالق كانوا كهجرتك تشيه إمام الرازي رحمة خواه لبه أم بيوستين وان هردو جورا هجرتك من بو باسكاتو باش ڕوونیەکاتۆ کە هیجرەت لە نێوانی ئەم هیجرەتەی کابرای لادێکە سەمع و تاع و دەربڕینی و ئیلتیزامە ئەوەشیان کە لە شارایە و دیسان هیجرەتێکی کردو جاهیلەتی واز لێ هێنا و ڕووی کردوتە خواناسی و خواپەرستی باز لەماکاتۆ ئەفەرمێ ئیمامی ڕازی ئەفەرمێ کۆچکردن بەوە ئەنجامەدرێ کە لە دارالکوفرەوە بچێتە دارالئیسلام جاری واش هەیە هەر بریتیە لە وازهێنان و دوورکەوتنەوە لە کردەوەی کوفر و ئەنجامدانی کردەوە ئیمانیەکان هەروەکو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ المهاجر من هاجر ما نهى الله عنه يعني کۆچەرە و کەسەیە کە لەو کار و ڕەفتارانە دوورکەوتۆتە کە خوای گەورە بەرهەڵستی لێ کرد ئەنجا ئیمامی ڕازیە فەرمێ ئەو زانایانەی لەم حەدیسە کۆڵیونەتەوە فەرمویانە هەر ئەو کەسانە ئەگرێتەوە کە لە دارالکوفرەوە هاتوونەتە دەرەوە و دیسان ئەو کەسانە ژەگرێتەوە کە وازیان لە دروشم و دیاردەی کوفر هێنا یعنی هەردوو هیجرەتەکە باسەکە ئیمامی ڕازی یەکیان تۆ بە جەستەت لە دارالکوفر هاتوویتەتە دەرەوە چوو بۆ دارالئیسلام تەخەیل کەین کە دارالئیسلامێکمان هەیە ئەو خەڵکە هیجرەتی بۆ کرد ئەنجا لە ناو مەهجەرەکەیە لەو شوێنەی کە بووە بە دارالهیجرەی مسلمانان بۆ نمونە ئەفغانستان لە سەردەمی ئیمارەتی تالیبانە خەڵکانێکی زۆر بە مەهجەری خۆیان حساب کرد و چوون هیجرەتیان کردەوەی بە تایبەتی لە تاجیک و ئۆزبەکەکان ئەوان لە کۆمەڵگەی تاجیک و ئۆزبەکی خۆیانە کە دارالکوفر بوو هیجرەتیان کرد بۆ لای تالیبان کە ئیمارەتێکی ئیسلامی بوو و ژیانیشیان لەوێ بردەسەر طبعا ئێستا زیاد لە هەزار چەکداریان هەر لەو ناوچەیەیە و ئەمیرەکەشیان زۆر بەداخەو جێشی پاکستانی کوشتی لە وەزیرستان خۆی گەورە جێشی پاکستانی خەجاڵت کە ئەم هیجرەتمە بەستم ئەلێرەیە چونکە ناتوانم نمونەیە بە کوردستان بێنمەوە بڵێم کابرای کورد بۆ کوێ هیجرەتی کردووە کە دارالئیسلامیکی لا دەست ناکرد کابرای کورد یەکسەر هاتووە بۆ ئەوروپا بە مسلمان و غەیرە مسلمانی هاتووە بۆ ئەوروپا بۆی خۆی بدۆزێتەوە لێ بەڵام کابرای تاجیکی و ئۆزبەکی هیجرەتی کردووە بۆ ئەفغانستان و لەناو ئەو ئۆزبەکەی کە لەوێ هەشیەتی بە هەمان لەهجە و زمان قسەیان کردووە هیجرەتەکەی لەوێ کردووە بە مەواسازیەک لەگەڵ تالیبانە ئیمامی ڕازی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ باسی هەردووچی کردووە ئەفەرمێ هەم ئەو کەسە ئەگرێتەوە کە لە دارالکوفرەوە هاتۆتە دەرەوە بۆ لای مسلمانانی تر و مەواسازیەکەی کردووە و هەم ئەو کەسانە ژەگرێتەوە کە وازیان لە دروشم و دیاردەی کوفر هێنا ئەنجا ئەفەرمێ ئیمامی ڕازی خوای گەورە کۆچکردنەکانیشی بە نیاز و مەبەستەوە پەیوەست کردوتەوە یعنی هیجرەتەکە بە نیەتەوەی کە حتمە نەبێ فی سەبیلی الله بێ چونکە لەوانەیە کۆچکردنەکە لە دارالکوفرەوە بە دارالئیسلام یان لە دروشم و دیاردە و ڕواڵەتی کوفرەوە بێت بۆ دروشم و دیاردە و ڕواڵەتی ئیسلام بەڵام بە مەبەستێکی دنیایی ئەنجام بدرێت بێگومان ئەم کۆچە پەسەندە کە خالیسەن لەبەر خاتری خوای پەروەردگار کرا ئەویان قبوڵە وەکو بەجێهێنانی فەرمانێکی خوا جێبەجێ کراوە ئەمە قەولی
إمامي الرازي بو رحمة الخالي بوزيات الروشن كردنوي أمش سيري أم حديثة كين كحديثك صحيح والباني رحمة الخالي بفرما إسناد رجاله رجال الصحيح السلسلة أحاديث صحيحة جمارة في أنصت البنجابيك والباني رحمة الخالي بفرما وأصله في المسلم أصل أم حديثش بهمان الشيء ولا صحيح مسلم عن عمرو بن عبسة رضي الله عنه قال رجل يا رسول الله ما الإسلام؟ قال أن يسلم قلبك لله عز وجل وأن يسلم المسلمون من لسانك ويدك. مسلمانتي تشي أي بيغمر إخوة إسلام تشي فرمي إسلام ويكا دلو درونت بو خواص الحابة وتسليم بخواي قوربو وهروها الرفتاري درود واتل زمان ودستي شد مسلمانان توشي أمان بوبن لها. قال فأي الإسلام أفضل؟ قال الإيمان. جا كابرا برسي أي تشي إسلامتك لها مي باشتر فرمي إيمان دارتي. قال وما الإيمان؟ أي إيمان دارتي تشي. قال تؤمن بالله وملائكته وكتبه ورسله والبعث بعد الموت. باور بمعنى بيني خواهي پروردگار و فرشتكان و كتاب أسمانكان و نراواني خواهي قورو زندوبون ويدعي مردنا. قال فأي الإيمان أفضل؟ أدي لنا الريزي أم إيمان دارتي يا شجور إيمان لهم يان مهم ترى فرمي الهجرة. قال فما الهجرة؟ فرمي كوش كردن لبناي خواهي پروردگارا. جا كابرا برسيو أدي هجرتك كامي كزياتر خواهي پروردگار پی قبول و بکردوی که زور گوری دانا و پیغمبر علیه الصلاة والسلام فرموی تهجر السوء اوه که خراپکاری واز لی بینی تخنی نکوی دور کوی تولی. قال فأي الهجرة أفضل؟ أدي لناو هجرة كردنا تشي لوان باشتر. قال الجهاد. جهاد كردن. فرمي جهاد كردن تشيا؟ فرمي أن تقاتل الكفار إذا لقيته. بريتي لوي كشتاري كافران بكي وقت كبيانكي. انجا كابرا برسي فأي الجهاد أفضل؟ أدي كام لنا ضمني مجاهدان وأهل جهادك يا جهاد كردنكش كام ينزور باشترا. پیغمبر عليه الصلاة والسلام فرموي من عقر جواده وأهريق دمه. جهادي أو كسيك خوشي كجرا وشهيد بو أسبكشي فوتاو. قال رسول الله صلى الله عليه وسلم ثم عملان هما أفضل الأعمال إلا من عمل بمثلهما. پاشان دو کردوی تریش هن کل باشترین کردو کانن إلا مگریه چیچی که هاوشوی اوان او کردوانک. فرموی حجة مبرورة أو عمرة مبرورة. فرموي حجك كبتواوي ركن كاني خوي كا كردبي وبو بماي باك كردنوي گناحكان يان عمريك لبرخاتي خوي پروردگار كردبي كوابو پێناسەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم زۆر بە جوانی ئەوە ڕوونەکات و کە هیجرەت کردن دوو بەشە. هیجرەتێکیان جەستەییە بەلاشە ئەنجام مدرێ گواستنەوەی بەدەنە لە شوێنێکەوە ئەچی بۆ شوێنێکی تر لە دارالکوفرەوە ئەچی بۆ دارالئیسلام. ئەوی تریان دەرونیە نەفسیە. ئەگەر کۆچە جەستەییە دەرونیەکەی لەگەڵا نەبێ کۆچکردنی جەستەیەکەت ئەنجامدا هیجرەتت کرد بۆ شوێنەی دارالئیسلام. بەڵام ئەگەر تۆ دەرونیەکەت لەگەڵا ئەنجام نەدا ناتەواوە وەرناگیرێت چکە کۆچی جەستەیی ڕاستی ساغیەکەی ڕوون نابێتەوە هەتاکو لە ناخیا کۆچە دەرونیەکەی لەبەر خاتری خوای پەروەردگار نەچەسپان. ئەگەر کەسێکی مسلمان یا کۆمەڵێک مسلمان لە بارودۆخ و کەشێکی نائیسلامیە بە شێوەیەکی وا ئەژیان کە نانەتوانی بە جۆرەی نمونەی ئیسلامەتی مسلمانەتی خۆیان ببەنە سەر و بەو شێوە بژین کە خوا پێغەمبەری خوا پێیان خۆش ژیانیان بەپێی ئەحکام و تعلیماتی ئیسلامی ڕێک ناخست. ئەرکی یەکەمی سەرشانیان کۆچە جەستەیەکەیە بۆی خۆیان قوتار کرد کە فەرزە بێ لەسەری. ئەوجا دوایی بەجێهێنانی ئەم کۆچە پێوەلکانی مسلمانانی تر پێیانەوە یا ئەمانە ڕۆن ئیلتیحاقەکەن بۆ مسلمانانی کە مەئوا سازیان پێشتر کردووە. ئەنجا دوای بەجێهێنانی ئەمە کۆبوونەوەیان هەمویان لە پەناجەیەکە کە مەهجەرە کۆچە دەرونیەکە لەسەر یەکیەکی ئەوان لەسەر تاک و کۆی کۆمەڵگە نوێکەیان فەرزە بێت. حتمما نەبێ ئاساری کۆچە دەرونیەکە بە هەمویانەوە دیار بێ. ئەبێ هەموو مسلمانانی تریش کە ئەتوان کۆچ بکەن لە ئاسەوار و بارودۆخ و کەشە نائیسلامیەکەی یەکەم جاریان
دەرچن خوان قوتارکەن خوان پاڵفتەکەن بزەبت وەکو لە شوێنێکی پڕ نەخۆشیەوە گواستوێتیانە بۆ شوێنێکی صحی چۆنە بێ تعقیم کرابن چۆنە بێ پاک بن میکرۆبیان لەگەڵ خۆیان هەڵ نەگرت بێ کە ئەچن بۆ شوێنە نوێ تازەکە ئەبێ لە هەمان کاتیش ئەمانەش کە هیجرەتەکەیان کردووە میکرۆبی فکری و میکرۆبی دابوونەریتی جاهیلی میکرۆبی قیەم میکرۆبی دید و پێناسەی جاهیلیان لەگەڵ خۆیان هەڵ نەگرتە بێ بیبەنەوە بۆ هەمان کۆمەڵگەی مسلمان کە بەڕەنج و خوێن و ئیمان و جیهادی ئەو مسلمانانە هاتوۆتە دیکە لەوێ دروستیان کرد کەوا بوو دروستبوونی مەهجەر لە فەهمی ئیسلامە شتێکی زۆر گەورەیە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام کە هیجرەتی کرد بۆ مەدینە پێشتر خەڵکێکی لێ مسلمان بوو دەوڵەتی دامەزران بۆی لە ئیدارەی ئەم دەوڵەتەوە بە ئاڕاستەی ئەم دەوڵەت و تەشکیلە حکومیەی کە کردوێتی کۆمەڵگەکە ئاڕاستە بکە بەرەو ئەوەی کە چۆن سیستمی خواناسی لە کۆمەڵگەکە لە یاسا و قانون و نەریتی کۆمەڵایەتیە دێتە دی لەمەوە بۆمان دەرەکەوە کە هیجرەتکردنی معنەویەکە چەند شتێکی مهمە بزەبت هیجرەتە معنەویەکە یعنی تەزکیەی نەفس يعني خوغورين إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تو هجرت يكد لنا وكومرغي جاهلية كردو فرقناك من لأوسلو متو لستوكهولمي أو لندن أو إتلا باريس أو لسليماني أو لهولير هم دار الكفر تو مهم لم دار الكفر توانيتا خود ل ديدو تيروانينو رفتارو الروشتو قيمي جاهلي الرزقار كيو مسلمانانا بجي بلامي متاك أجي بەڵام ئەمە هیجرەتێکی دەرونیە کردومان ئەمە لە بەرخۆدارنینی دید و تەسەورات و پێناسە و ڕەفتار و ڕەوشت و قیەم و داب و دەستوری جاهیلیەتە و بالمقابل هێنانی بەدیلەکەشە ئەم ئالتەرناتیڤە ئیسلامی کە بووە بە دید و تەسەور و بۆ چوونمان ڕەفتار و ڕەوشت و داب و نەریتی کۆمەڵایەتیمان و بووە بە هەڵسوکەوتی ڕۆژانەمان و عیبادەتەکانمان ئەم دید و تێڕوانینانەمان بۆ شەحنەکردن كوابو ليرة أم إيشا أم خوغورينا أم إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم كبوبة تغيير ما بالأنفس أماش بشيك لويك أو هجرة أو قرآن أو دي تأكيد ليكاتو أما أو خالة تورية كهمشة قرآن جختي ليكاتو زور جاري شارد وآدم وعلم صبر لقرآن 136 آية همو أحكام السياسات 76 آية أحكام السياسة مهمة شكتو إسلامك بيت السر حكم سروري وياسا بو دا صلاة جريتو دا صلاة يشبو سروري شرعك باشا أم سروري شرعك أو اندشتيك مهمة مسلمانا هم الرنجان لبناويا داوهم خوانان لبناويا رشتو بلا مقر أهلي صبر نبن لسرتا ويدورنن أهلي صبر جنبن بيعنا منك كوابو أما خاليكي زور تورية زور سركية قرآن دائما اهتمام بيداوته وكردوتي وبجبايخي آنوساتي الرجاني كمن إنساني مسلمان كهمش له هوشي لو تزكي نفسي خوي ما بس يجلم خو قورينو هجرة درونية وازهنانو لبرخو داماليني أو بيرو باو شمبيريو رفتارو روشتا هلانيه كهي زماني كونن بيمانو اللكاو كلا إسلام رفتاري مسلمانانا جيان نابتو إما إسلامتي كمان نسور قرتوا بها مروجك تصفيي أو عنبكين كلا جاهليتو هنا ومانا لقى الخمان أما جياني براكتيزة كردني عملي كردني أم ديدو تيروانينا لويكا لسرتاي هاتني إسلامتي كابم شيوي خلق مسلمان أبو أمي تطبيقك ديار دي أو كوتش درونيا أشكرا بهريش التابعين لصحابة كانوا دياربو هاي اللي بيربعورو كلتورو دابو نريتو رقص برستي تيرو هوزو عشائريتك خوي هنا اواني لمالي ارقامي كوري بالارقامي مخزومي كوبو بونوا سيونو كزبون بلام انواع واشكال خلق كويلي انتيابو ازادي انتيابو دولمن انتيابو فقير انتيابو عشرتي قريش انتيابو بني امية تيابو بني مخزومي تيابو هريك ليش شو نكو بەڵام ئەمانە هەستیان بە ئینتیمایەکە کرد کە ئەم عەقیدەیە بۆی دروست کرد ئەو جاهیلیەتەی پێشوویان واز لێ هێناوە لە دید و تەسەوری جاهیلی چوونەتە دەرێ
ئەو زمانی باوەڕیان وابوو کە خالقێک لە ئاسمانە بەڵام ئەم هەموو بتە هەر خوان و پێویستە بپەرستن ئەم دید و تەسەووری ناسینی خوا و پەرستنی خوا لەلایەن پاک بۆتەوە بەم بانگەوازە خوایی پێغەمبەری نازدار هێناوێتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەم وەلائەی لەسەر ئەم عەقیدەیەش دروستە بوو لەلایەن پاک بۆتەوە کە ئەمانە خەڵکێکی بۆ خوا سوڵحاون ئومەتێکیان پێکهێناوە کە لەسەر ئەساسی ئەم وەلا و بەرائێ ئەنجا تەماشای ڕابردووی خۆیان کردوتەوە ئەوەی دید و تەسەووری جاهیلی ئەوەی اعتقاداتە ئەوەی ڕەفتار و ڕەوشتە ئەوەی نەریت و قیەمە دابوو دەستوری کۆمەڵایەتیە هەمویان واز لێ هێناوە پەیوەندە کۆمەڵایەتیەکان و پەیوەستی ئیمانیان لەسەر ئەساسی عەقیدەکان ئێستا دروست کردوتەوە لەبەرەوە زۆر جەوهەری بوو ئەو دابوو نەریتە نامۆی کە زمانی پێش ئیسلامەتێکە لەلایەن زۆر پیرۆز بوو بەها بوو نرخی هەبوو کە لە دڵ و دەرونیانە بوو بەبت وەکو کە لە واقعی حیاتی خۆیانە کردبوویان بەبت هەمویان تو ڕەڵدا تەبڕایان لێ کرد ئەوی مسلمانە بوو لە ناخی دڵ و دەرونیا کۆچیە کرد چونکە بیر و باوەڕ و کولتور و دابوو نەریتی خوا پەرستیەکەی یەکخوا پەرستی تەوحید بۆیە بوو بە ئەڵتەرناتیڤ بۆیە بوو بە بەدیلی ئەو دید و تەسەورە بتپەرستیە جاهیلەی کە لەسەری ئەنجا لەسەر دید و چەمکی عەشایر گەرێتەکەی خۆی نەئەما وەلائی تازەی بۆ دروستە بۆ لەسەر ئەساسی عەقیدە بۆیە ئەوەی بە دواییش بە ڕدە حسابە کردو بە تاوانێکی گەورە حساب بۆ لە ئیسلامە ومێدوارم برانی بەڕێزم دەنگم صاف بێ و ئەمەش باش ببیستن و هۆشتان لای بێ بە تایبەتی ئەوانەی کە داعی مسلمان و زیاتر قاڵ بوونەتەوە لە بانگەوازە خواییەکە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثی صحیحی لای ئیمامی ئەحمەدە کە حەدیثێکە لە لای سونەنی نەسائی هەیە و لە بەیهەقی هەیە و لە چەندین حەدیثی تر پشت ئەستوریە کاتەوە ئەفەرمێ سەیریکەن چەند مهمە آكل الربا وموكله وكاتبه إذا علموا بذلك والواشمة والمستوشمة للحسن ولاوي الصدقة والمرتد أعرابيا بعد الهجرة ملعونون يوم القيامة سيدي كان فرميتشي أوي السود فايز ربا رنتا أوي السوء أخوة أوي وكالتي ورقري أوي نوسري ما ملكيتي أقرزانيان حرام أما بوليك وأو كسي خالك تيو أو كسش كبويا كتن أما دو أوي الريل خير وخيرات أقري أما سي أوي دواي كوتش كردن باش قزبيتو أقريتو سر أعرابيتي حديثك الروشنا فرمي أوي أقريتو سر أعرابيتي أم چوار بولا أفرمي أمانها مويان دور للرحمة إخوة لسر زماني محمد المصطفى عليه الصلاة والسلام للرجي قيامتها لعنتيان لكرا لرما بس لم نقطع اما همو من باسي الربا من بيستو أزانين چم خطر باسي أوش من بيستو كزينا كردنش حرامة خال كتان حرامة رقا قرتن لچاكا كردن حرامة بلام نمان بيستو خلق ببيتو بأعرابي بچێتە الريزي أو گوناحە گەورە ئایا خلق چۆنە بێتەوە بە ئەعرابی خەڵکانێک کە لەسەر دید و تەسەوراتێکی ئیسلامی لەگەڵ ئێمە لە زمانی بانگەوازی خواییە لە زمانی بزوتنەوەی ئیسلامی لە زمانی ئەو دەسەڵاتی کە هەمان بۆ لەو دارالئەمانە بچووکەی کە دروستمان کردبوو ئێستا خەڵکانێک بوونەتەوە بە ئەعرابی وەلەو مامۆستای جامیعان بۆتەوە بە ئەعرابی کە لە شارێکی وەکو هەولێر و سلێمانیا دانیشتۆ لە پاڵپارتی وێشێتیە بێ ئەوەی حکمی کوفر بدا بەسەریانە بێ ئەوەی هیچ جموجوڵێکی پێ بکرێ ئیلا ئەوەندە نەبێکە نوێژەکانی خۆی پێکرێ ئەمە بوونەوە بە ئەعرابیەتە بۆچی ئەوەندە گوناحە باشە ئەم کابرای داعیە کە ئەندامێکی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی بۆ توانیوێتی ڕەنج و جوهد و جیهادێک بکات توانیوێتی لەگەڵ براکانی ترا وزەی خۆی بە گەڕخا دارالئەمان و دارالئیسلام و مەئواسازیەک دروست بکە چۆن ئەمە ڕازی بۆ تۆ ببێتەوە بە ئەعرابی بچێ لە شارە دانیشت سەیری کە ئیمامی تەبەری ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری و ئایەتەیە کە خوای گەورە ئەفەرمێ إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم ئەگەر خۆتان لەو گوناحە گەورانە بپارێزن کە بەرهەڵستیتان لێکراوە و لێیان و توخنیان نەکەون لە گوناحەکانتان خۆشە بین
لمحمد كري سهل كري أبو حثامة وأجرته كلباوتي وأجرته أفرمي لمزقوتي كوفبو حديثك صحيحة لاي ألباني حسنة لصحيح الجامع الصغير أجمال شوار زار جوارصوت واشتاو دوا محمد كري سهل كري أبو حثامة لباوتي وأجرته كفرميتي لمزقوتي كوفبو علي كري أبو طالب خوالي رازي بلسر منبرو وتاريه دا فرموي خلقينا قناح قوركان حوتن الكبائر خلقيش بيدنگ بون پاشان سێ جاری دووپات کردو پاشان فەرمووی ئەرێ بۆچی لێم ناپرسن چین وتیانە ئێمری مسلمانان ئەوانە چین فەرمووی شەریک بۆ خوا بڕیاردان کوشتنی نەفسی مرۆڤ کە خوا حرامی کردووە تۆمەتبارکردنی ئافرەتی مێردار بە تاوانی زینا خواردنی سامانی هەتیو ئەمە چوار خواردنی سو فایز ڕیبا شەشەم هەڵاتن لە ڕۆژی غەزا و کاتی ڕوبەڕووبوونەوەی دوژمن حەوتەم گەڕانەوە سەر ئەعرابێتی دوای واز لێهێنانی وتم بابە گەڕانەوە سەر ئەعرابێتی بۆچی کەوتۆتە ریزی ئەمانە وتی شتێکی زۆر گەورەیە چۆن کابرایە کۆچ بکات و بەشە غەنیمەتی خۆی بۆ دابین کرابێت و جیهادی لەسەر فەرز بوو بێ ئەو بەیعەت و بەڵێنە هەروە سانە لە گردنی خۆی داماڵێت و وازی لێ بهێنێت و ببێتەوە بە ئەعرابی ئیمامی تەبەری لە عوبەیدی کوڕی عومەیریشەوە گێڕاوێتەوە کە فەرموویەتی گوناحە گەورەکان حەوتن هەر یەکەیان ئاەتێکی قورئانی لەسەرە پاشان گوناحەکانی هەژمارد و گەیشتە التعرب بعد الهجرة یعنی گەڕانەوە سەر ئەعرابێتی دوای کۆچکردن فەرمووی ئەوەیە کە خوای گەورە دەربارەی فەرموویەتی إن الذين ارتدوا على أدبارهم من بعد ما تبين لهم الهدى کە لە سوورەی محەممەدا عليه الصلاة والسلام ئەو کەسانەی کە دوای ئەوەی ڕێنمایی و ڕێبازی خواییان بۆ ڕوون بووەوە پاشگەز بوونەوە مرتد نەبوونەتەوە ببن بە کافر بەس بوونەتەوە بە ئەعرابی ئەبینی کە گەڕانەوە سەر عەشایرەتی تیرەپەرستی کە لەو سەردەما بە ئەعرابی بوونەوە بۆ دوای کۆچکردن پاشگەز بوونەوەیەکی دژوارە تاوانێکی زۆر گەورەیە نسکۆیە ئەمە سەرسمدانە ئەمە تەبەڕابوونە لەو کۆمەڵە مسلمانەی کە یەکەم جار لەگەڵیان هاوکار بووی وزەی خۆت خستبووە گەڕ بەڵام تۆ ئێستا ئەم نسکۆیت بەسەر خۆتا هێناوە زەبرێکیشە بەر سیستمی نەریتی ئیسلامیەکە کەوتووە ڕێسایەکی ناهەموارت دیسان تەشجیع کردوتە لای پارتی وێچێتی کە هێز لەسەر و شەریعەتەوە عەشرەت وەک بەرزانی یا وەک شەخسی تاڵەبانی لەسەر و قانونە قانون بریتیە لەو چەقاوە سوەی کە دەمانچەی پێ و کە مالوو معرف بەدوایە کامەی شەقاوە و شەلاتیە لە پشت شەریعەتی ئیسلامیش هەموو یاسا و قانونێک لەژەر پێیەتی خۆی بە کەیفی خۆی کوژێ خۆی بە کەیفی خۆی سەرۆت و سامان کۆ کاتۆ گەندەلیزمیشە پارێز ئەمە گەڕانەوە سەر عەرابێتیە شتێکی زۆر گەورەیە ئەمە زاڵ بۆ تۆ بەسەر خەڵکیە کە هێز لەسەر و شەریعەتەوەی لە ئیسلامە قبوڵ نییە کابرا خۆی وابزانە خۆی لەسەر و شەریعەتەوەی چ جاوێ قبوڵمان بێت کە هێزی جاهیلی لەسەر و شەریعەتەکەمانەوەی ئەمە خاوەن هێز باز بەسەر یاسایەت وەلای عەشایرەتی لەلا گەورەتر بوو وەک لەوەی کە وەلاءەکە بدا بە ئومەتی محەممەد عليه الصلاة والسلام بەمەش ئەولا ڕێدانە گەورەیە دروست دەبێتەوە کە دەسەڵاتی سەرۆک عەشیرەت دەسەڵاتی حیزب دەسەڵاتی سەرۆک حیزب دەسەڵاتی ڕئیس جمهور ویست و حەز و ئیرادەکەی ئەو لە جێی شەریعەتی خوای پەروەردگار و لە جێی ئیرادەی ئومەتەکە هەمووی دێتە پێشەوە ئەمە دروستە ئەمەش زاڵکردنی جانی تاکڕەویە خۆپەرستیە بتپەرستیە ستەمی کۆمەڵایەتیە گەڕەلاوژەیە بەسەر دڵسۆزیە بەسەر خزمەتکردنی خەڵکیە بەسەر دادی کۆمەڵایەتیە بەسەر گۆڕانکاریە بەسەر جانی کۆمەڵایەتیە بەسەر هەبوونی سیستم و یاسا و نەریتێکە کە چەترێکە بەسەر هەمووانەوە پێشێلکردنی هەموو مافانەیە بۆیە خوای پەروەردگار سەیریکەن برانی بەڕێز ئەفەرمێ الأعراب أشد كفرا ونفاقا
وأجدر أن لا يعلم حدود ما أنزل الله. سيري أم دقت بقرأ لم آية باش خوایەکی کارزان و کارجوان و بەداد و زانا ئەفەرمە باشتر وایە ئەمانە سنووری ئەوە نەزانن کە خوا ناردوێتی خوار پێ باش خوای پەروەردگار خۆ ئەم ئاەتانەی ناردوێتە خوار بۆ ئەم خەڵکە بەڵام لەبەرەوەی ئەم ئەعرابیانە هەروەکو چشم نێتە زێهنتان کە گوایە عەرەبی دەشتێکی ئەوە بەدووە کوردی دەشتێکی نێتە مێشکراوە بزانن ئەمجارە کوردی دەشتێکیە وتم ئەشێ مامۆستای جامعە بێ بەڵام ئەعرابی بێ ئەمە علاقەی بەسەر سەقافەتیەوە نییە تۆ یەکسەر وابزانی عەرابی وەڵا ئەوەیە کە دشاشەیەکی لەبەرایە و عەگالێکی لەسەرایە و عەبایەکی لە خۆی پێچاو و مەڕێکی دەست داوەتێ دێ لە بازاڕی فرۆش ئەی جەڵەب کڕی کوردی بۆچی لەوە دەرچووە گەروال ئەی یەکێکی تری جاهیلی لەو جوهرومە بۆچی لەوێ دەرچووەوانەما ئەی یەکێکی تر لە وڵاتێکی ترە لە دەشتاژی بۆچی وایە ئەمە ئەعرابیە ئەمە سیما و صیفەتی خۆیان هەیە هیچ تایبەتی خۆیان لە دین و تەسەووریانە ئەمە هیجرەت ناکەن ئەمە پابەندن بۆ قیەمە جاهیلەی خۆیانەوە کە هەیەنە قیەمی نوێی ئیسلامەکە کاریگەری تێ نەکردوون بوون بە فئەیەک بۆیە ئەفەرمێ الأعراب أشد كفرا ونفاق ئەعرابیەکان کوفر و دووڕیان تونتر و سەختترە بۆیە باشتر وایە سنووری ڕەبازەخواییەکە نەزانن هەر لەم دیدە و بەم پێناسە بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لباسي كوچ كردني دشتك فرمي هجرة البادي الطاعة كوچ كردني خلقي بدو دشتك كان جورايل ملكة كردنا سيدي كان نيفرمو هجرة الأعراب هجرة البادي يعني لشوني خوي بمهنته شي إشكالك لسرني بلام سمع وطاعة درب بربو سيستمكي شريعتي خوي پروردگار أعرابي بونوا يعني دوای كوچ كردن لای كوچەریەکان لای پشتیوانەکان لای ئەهلی ئیمان لە مەدینە ڕوون و ئاشکرا بوو بەڵام هێشتا لای ئەو کەسانی کە نەو مسلمان بوون کە پێیانەوترا ئازاد کراوانی مەکە مەسلەمەت الفتح یان ئەسلەمەت الفتح ئەوانی دوای فتحی مەکە مسلمان بوون لای ئەمانە ڕۆشن نەبوو بوو حەدیثێکمان هەیە لە ڕیوایەتی بوخاری و موسلیمە کە سەلەمەی کوڕی ئەکوع خوا لێ ڕازی بێ شو بلا حجاج كرو يوسفي ثقفي حجاج لي برسي يا ابن الأكوع ارتددت على عقيبيك تعربت أري كري أكوع أو الدواي مسلمان من باش قز بيتوا بأعرابي بونا وكد فرمينا خير قال پیغمبر صلى الله عليه وسلم ريقاي بيداوم بچ ملاي دوار نشينا أما دواي هو بك فتنة يكتري كشتن لنوان مسلمان كان الرويدا سلمي كوري أكواعيش قوش جير بوو شو بيابان ولاي دوار نشينا كان جي جير بوو بەڵام حەجاجی کوڕی یوسفی سەقەفی وای زانی کە مانای ئەعراب بوونەوە کۆچکردنەوەکەیە لە شوێنێک و بۆ شوێنێکی کە یانی تۆ کە ئەسڵ هیجرەتت کردووە لە مەکەواکی بۆ مەدینە ئێستا بۆچی لە مەدینەشەوە هیجرەتی جەستەیت کردووە چوویتەوە ناو ئەو خێڵە دەشتێکیانەوە یعنی بە کۆچی سیاسی تێگەیشتووە بەڵام ئەوە لەوە حاڵی نەبوو بووە ئەوەی لە هۆش نەبوو ئەوەی لە بیر نەبوو کە ئەو تێگەیشتنە پێویستی بەڕاستکردنەوەیەکەیە کە ئەوە ئەعراب بوونەوە بریتیە لەوەی لایەنێکی فکری و گەڕانەوە سەردابوو نەریتی جاهلیەت و عەشیرەتی و تیرۆهۆز و ڕەگەزپەرستیەکەی قەدیمە ئەلەمەوەی کە ئیسلام بایەخی زۆر بە هیجرەتکردنەکە داوە هیجرەتکردن نابێ ئێمە وابێنە سەر باسی هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام وەکو ساڵانە مەلای لادێ چۆن وتارەدا ساڵانەش داعیەکانمانە بینینەوە هەمان قیادەی تەوجیهی ئیسلامین لە کوردستان و غەیری کوردستان لە زۆر شوێنە هەروای بینی تەرکیزکردنەوەکە هەمووی هەر لەسەر جێڕانەوەی ڕیوایەتەکەیە کە چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ سەیدنا ئەبوبەکر هیجرەتەکەیان کرد بەڵام ئەمە شتێکی بەردەوام بووە لە ناو قورئانە ئاڕاستەیە کە تا ڕۆژی قیامەتە بێن چونکە کۆچکردن ڕوکنێکی سەرەکی و تخمێکی کاریگەری پێکاتەی ئومەتە مسلمانەکەیە الذین ئامنوا وهاجروا وجاهدوا ئەم هیجرەتە کەوتۆتە نێوانی ئیمان و کە دەستپێکی یەکەمە هەنگاوی یەکەمە قورسە لە نێوانی قورسترینە لەو کە جیهادکردنەکەیە لە نێوانی ئەم جیهادی دەستپێکردن و جیهادی ڕاپەڕین و شمشێر وەشاندنە ئەو هیجرەتە لەو بینیا هەیە کە پلەی دووهەمی کارە قورسەکانە لە ئیمانەوە چی بۆ هیجرەت لە هیجرەتی شۆچی وە جیهادکردن تفەنگچێتی نییە
تا کۆچ بەردەوام و جێبایەخ بێ لە دید و تێڕوانینی ئومەتا بمێنێتەوە ئومەتەکە بەردەوام زیندووە مێنێتەوە لەشی ساغە بێ بەردەوام ئومەتەکە لە مەرگە سات دوورە لەو هەموو وزە پەککەوتەیە دوورەکرد لەبەرەوە ضروریە هەمەرچاو بێ کە دوو نقطە زۆر جەوهەریە بۆ هیجرەت لە هیجرەتکردنا تێبگەین یەکەم لەلایەک و ڕزگارکردنی مسلمانانە لە دەستکورتی لە هەژاری قوتارکردنیانە لە دڵە ڕاوچێ لە ترسوبیم و نائەمنی چکە خوای پەروەردگار سەیری کە نەفەرموێ ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة ئەم دووشتە ئێمە بە هیجرەتکردنەکە چی ڕزگارە بین لە چی لە دەستکورتی و هەژاری و لە قوتاربوونمان لە نائەمنی لەلایەکی تریشەوە ڕێدان و بوارکردنەوەی بۆ گەشە و نەشونماکردنی ورە وزەی مسلمانان تێکەڵبوونی خبرەیان تێکەڵبوونی تەجروبەکانیان بۆیە غەرب ئەیزانی کە تالیبان خەریکی چی پیلانی لێدانی تالیبان لە ئۆکتۆبەری 2001 پیلانەکە زۆر دەمێ بوو دانرابوو پێش 11 سپتەمبەر هەروەکو پیلان ئێستا دەرەکەوێت نەخشەی داگیرکردنی عێراق زۆر پێش ئەوە بوو کە جۆرج بۆش پلانی وەتەرتیب کرد کە بە درۆ هەوڵیدا ڕەبتی کاتۆ بە 11 سپتەمبەر و 11 سپتەمبەریش ئێستا وەسائقەکان زۆرتر دەرەکەوێت کە پەیوەندی بەسەر ئەوە نییە ئەو حەدەسەی کە ڕوویدا ئەوە زیاتر پێی گەیاند مبەڕیدی زۆرتردایە دەستی ئەجنا هەموو غەرب کە اعترافیان بە حکوومەتی تالیبان نەئەکرد تەنها 3 وڵات اعترافی پێکرد و لە 1994 خاکە کەشی بەدەستەوە بوو لەبەر ئەوە بوو کە ئەترسان لەوەی ئەم دارالئیمانە ئەم دارالئیسلامە بۆ مسلمانان ببێ بە ئیسرائیلێک هەموو وزەی مسلمانان لەوێ کۆبێت ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة أما هر هجرتك فايقورا فرمي هر كز لبر خاطري خوا كوش بكات دا صلاتي بهيزو روزي برفراوان يدات دوشتي قوري يدات يكام دا صلاتي برفراوان بينه لقل براكاني تري هيزك بيك دين أما لا هجرتك ودسك تو مسلمانان يسل كردستانا بسي هيز بيار حتى لجستاي جاهلية بن ئەم هیجرەتە لەکوێوە دروست دەکرد لەبەرەوە کە هیجرەتیان کرد وزەیان زیاتر بەگەڕەخن وەلەو لەو شاخ و چێوانە بن کە ئەوە ئێستا جێگای نابێتەوە باسی ئەوە بکەم هیجرەت بۆ کوێیە هیجرەت بۆ خەڵکێکە کە خوای گەورە فەرمێ ئاوە وەنەسەڕوا وآوى إليه أخاه آوى إليه أبويه بۆ خەڵکێک هیجرەتەکەی دووهەم بۆ شوێنێک هیجرەتەکەی کە شوێنی ژیان و حەوانەوەی لێیە وآوەیناهما بربوة ذات قرار ومعين دیسان هیجرەتەکەی بۆ شوێنە کە مەحکەمە عاسیە هەروە ئاسان ناگیرێ قەندیلە إذ أوينا إلى الكهف فأووا إلى الكهف إذ أوينا إلى الصخرة سآوي إلى جبل أمانها موي مجالي مأوى سازيكان شوێنە هەڵبژاردننی ئاو خۆراک و مەزدەری ژیانە بۆی تۆ هیجرەتت کرد بۆ شوێنە بتوانی لێ ڕزق و ڕۆزی خۆت تەئمینکەی و هەروەها بۆ لای خەڵکانێکن کە باوشی سۆزت بۆ گرنەوە ئامن و وهاجر و وجاهدوا بەرامبەرەکەش ئاوە وەنەسەڕ و ئولائیکە بعضهم ئەولیاء بعض ئاوا ئەم هیجرەتە دروستە بێت ئەمەش لێرە کە خوای گەورە فەرمێ ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة مادام لەبەر خاتری خوای پەروەردگار هیجرەتی کردو ئەمە هیجرەتە جەماعیە مخەتەتەکەش نییە کە لە مەدینە ساز بووە ئەوان هیجرەتەکەنەوە ئەمە هەر بەعامە هیجرەتێکە کە ئینسانی مسلمان لەبەر خاتری خوا هیجرەتی کرد حتما ئەم دوو شتەی دێتە بەر دەسەڵاتێکی بەهێز لەگەڵ ڕزق و ڕۆزیەکی بەرفرا بەڵام ئەمەش دوو باڵە باڵی یەکەم دەسەڵات و هێزی بەرگریە مسلمانان کە وەختێک هیجرەتیانە کرد وەکو ئەو تەجروبە بقيمة قوري كهمان بقدر ما نقل خلقانيكي مسلمان أهلي هجرات لهوليرة ولا قرميانة ولا شمشمالة ولا سليمانية ولا شواناني ترهم هجرت ينكر بو هورامان بو هلبجا سطو شازدل هادية شوار شار كوت بردستمان فقيهي وكما مسمى عثماني رحمتي أمير مانبو همو من لوي أمان تواني ئەم بانگەوازە خوایە بگەێنین هیچ کەس دەسەڵاتی بەسەر دەسەڵاتمانە نەبوو
ئەقڵمان زۆر پێنەشکا تەجروبەکە گەورەترکەین بیکەین بە ئیمارەتێکی ئیسلامی ئەقڵمان پێنەشکا تەجروبەکە گەورەترکەین ئیمارەتی بابوو باپیرانی خۆمان بێنینەوە پێش بەڵام شتێکی زۆر گەورە بوون ئەمانە ئەم تەجروبەیەکی زۆر گەورە بوو کە لە دەستمان چووە مسلمانانی ئێستا چه قیمەتێکیانەیە لە هەولێر و سلێمانیا 15 ئەندام پەرلەمان ناکاتە 15 چەکداری محتەرەم کە لە گردەنازەی ئەوەستان و نانهێشت سنووری دارالئەمانەکەمان مهدد بکرێ لە لانی پارتیوێچێتی فەرقەکە زۆرە ئەو زمانەی کە ئێمە بۆ خۆمان خاوەنی ئەو عیزەتە بووین 2-3 کۆماندۆسی پارتی لەو دەڤەری هەڵەبجە هۆرامانەیە پەنای هێنا بە بەر بزوتنەوەی ئیسلامی کە بپارێزرێ ئێستا کابرای داعی مسلمان محتاجەوەی بڕوا وەرەقەیەکی پارتی هەڵگرێ لە شوێنە کابۆی بە فەڕاش تەعینی ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة أو خلقك هجرتك كان كردبو أمانين دا صلاة هزي برقرية كبهوه ودجمنان ناتشارك واز لتشوسانوي مسلمانان بينه هبوني أم هزي وأكا دجمناني إما مسالمان أنا لقلمان رفتا فروشن كبيشان فروشتين أوانديان هزي توانا نبي برپرچي وابكن بتوانن بيدا سرمان بشويك إما نتوان برپرچيان بدينو أما مراغما كثيرا أما آيات قرآن أما لهجرتك ودي لزور جايتري قرآن باسي أو كوش كرنو دو باده بيتو والذين هاجروا في الله من بعد ما ظلموا لنبوئنهم في الدنيا حسنة ولأجر الآخرة أكبر لو كانوا يعلمون سير الرب تكردنوي مظلوميتي إما بهجرته وبالتمكينك خواهي پروردگار بوهزو تأكيداتنا وأفرمي لنبوئنهم يعني وكساني لبرخاطري خواه دوای ئەوەی ستەمیان لێکرا کۆچیان کرد ئێمە حتمما پلە جێوڕێی مەکانەتی چاچیان لە دنیای بۆ دابینەکەین پاداشتی دنیاشان گەورەترە گەر هەستی پێ بکەن سەیری ئەم ناز و نیعمەتە گەورەیە یەکەمە فەرمێ من بعد ما ظلموا دوایەوەی کە ستەممان لێکراوە ئەنجا هجرتەکەیان کردووە والذین لەبەر خاتری خوای پەروەردگار من بعد ما ظلموا دوایەوەی کە ستەمەکان لێکراوە لنبوئنهم لام قسم يا لام توكيد ونون توكيد ثقيلة لنبوئنهم في الدنيا حسن چونکە هجرت کردن زۆر هۆکاری هێز و دەسەڵاتە هێنێتە دی وەکو پێکەوەنانی پەناگە جێداڵدە مەئوا دروستکردن شوێنێکی مەحکەم ئەنجا ڕێگادان بە ورە وزەکان بێن و لەگەڵ یەکترا بکەونە گەڕ بۆ پێداویستیەکانی ئەو دارالئیسلامە تەئمین کرد ئەنجا خوای گەورە لە هەڵوێستی ئەو کەسانی کە هیجرەتەکە ناکەن بزانە چەند توند و سەخت عقوبەیانەدا إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيما كنتم إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا كنا مستضعفين في الأرض فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصير ئەوانەی کە فریشتەکان گیانیان کێشان کەستەمیان لە نەفسی خۆیان کردبوو پێیان وتن ئێوە چی بوون چکارە بوون وتیان ئێمە لەسەر زەمینە مستەزعف کرابووین بەخوا داما و فەقیر بووین پارتی شەقیتی هەڵەداین و یەکێتی شەقیتی هەڵەداین وەخوا بێدەسەڵات مابووینەوە پێیانە وترێ ئەدی ئەو سەرزەمینەی خوا ئەوەندە بەرفراوان نەبوو جێگای ئێوەشی تیا ببێتەوە ئەدی بۆچی کۆشتان نەکردو نەچوونە ناوچەیەکی انجا فرمي سيرك خوای پروردگار لێرا فەرمێتی مەواهم جەهەنەم ئەگەر ئەوە هیجرەتیان بکردا مەواکەیان ئەگۆڕی مەوایان دروستە کرد لەو شاخوچێوە ئەوانیشە بوون بە ساحەبی قەڵاو قولەی خۆیان هیچ کەسێ نەیەتوانی بیانێ بە ساڕوخیان پەوە وا ئەزانم برانی بەڕێزم ئەمە شتێکی زۆر گەورەیە کە خوای پەروەردگارم هەڕەشێژەکە معلومە لە حەدیسی بوخاریە هەمانە لە عەبدوڵای کوڕی عەباسەوە خوا لێ ڕازی بێ کە ئەجێڕێتەوە کە خەڵکێکی مسلمان هەبوون لە مەکە بوون کۆچیان بۆ مەدینە نەکردبوو پاشان مشرکەکانی قوڕەیش
ئەو مسلمانانیان پێش خۆیان دا و هێنایان بۆ شەڕی مسلمانان جاکە هەندێکیان لە شەڕەکەی پێکران و کوژران مسلمانانی مەدینە بە حەسرەتەوە ئەیانوت ئەوانە برای خۆمان بوون و بە زۆر هێنرابوون و داوای لێ خۆشببوونیان لە خوای گەورە بۆ ئەکردن ئەنجا ئەم ئاەتە هاتە خوارد لە وەڵامی هەڵوێستی ئەو مسلمانانە کە لە مەدینە بوو ئاوا هاتوونەتە خوارد مجلد یەکەم لاپەڕە 481 باس لەوە ئەکا و هەروە لە صحیحی بوخاری شایە طبعا ژمارە 4230 ئەوەی ابن عباس کە جێڕان کە تەماشای مێژووی ئیسلامەکەی ئەبینی هیجرەت کاریگەری گەورەی هەبووە ئەوانەی لەگەڵ سەلاح الدین ئەیوبی هیجرەتیان کردو و مەوایەکیان تەرتیب کردبوو لە مووسڵەوە بۆ حەلەب و بۆ شیمالی بەغدادەوە لەو مەوایەوە ئەو هێزە دروست بوو کە بتوانە بەرهەڵستی ئەو جاهیلیەتە بکە ئەوانەی کە مەهجەرێکیان دروست کردبوو لە مەغریبەوە توانیان دوایی مرابطون دروست بکەن ئەوانەش لەوێەوە توانیان هەموو شیمالی ئەفریقا بگرێتەوە یەکەم جار لە ڕۆژئاوای ئەفریقاوە سەری هەڵدا هێزێکی کاریگەری وا بوو کە مەغریب و ئەندەلوسی بە ماوەی چەندین سەدەی تر بژانە ئەمە یەکەم هیجرەت کە هەمانە یەکەم حکمەتی هیجرەتەکە ئەوەیە کە ئێمە بۆ شوێنە بێ ورە و زەمان بخەینە گەڕ کە هەمومان پێکەوە کارکەین دووهەم هجرت بمانا دەرونیە ناخەکەی ئینسانی مسلمان کە هەستکردنێکە لەگەڵ یەکێ لەو حەقیقەتە نەگۆڕانە کە یەکگەگرێتەوە ئەو ژەوەیە کە ئیسلام دەربارەی بوون و ژیان ئەی خاتەڕ بریتێ لە بەردەوامێتی خەڵق بوون و نوێکردنەوە وربك يخلق ما يشاء ويختار بل هم في لبس من خلق جديد أو جاهليانا أهل جاهلية بوشي لقل أمن وخوت نانتواني الروت كان نانتواني قشب كان نانتواني مواكبة كان يعني لقل يابيها القرن سببك يوابو كأمانة أو اندفع بندبون بودي دون ريت جاهلي خوانون نانتواني أمن وخوازي قبول كان لبرو كوش بمعنى فراوانا كي بريتيلا نفسه هست راهنان لقل رودا وبردا ومكاني خلق بونا همش بزاوێکی نوێ بوونەوەی دڵ و دەروون و هەست و هۆش و بیر و تەسەورە هەروەها لەگەڵ ڕەفتار و هەڵسوکەوتەکانەکە ئەیکەیتەوە بەڕاستی ئێمە پێویستە ئاوا لە ئەحکامی شەرعیەکانیش بگەین ئەو ئەحکامە شەرعیانەش هەمووی پێداویستی زەمان و مەکانی کۆمەڵگی مسلمانەکە بوون کە دیندار بوون و پابەندیش بوون پێوەی ئەمەشە کە سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بەباز لە فقهی ئەوراق و فقهی حەرەکە ئەکا شەرعناسیەک کە بۆ بزاوتی کۆمەڵگەکە دروست بووە لەگەڵ شەرعناسیەک کە فقهی ئەوراقە مەلایەک دانیشتووە بە بێتاقەتی بۆ خۆی علمێکی پێبووە و نووسیوێتی لەسەر فقهێک متەوەلی کردووە ناوەشتاڵ شتی تری لێ کردوت لەگەڵ یەکێکی ترا کە ئەحکامی فقهەکەی وانووسیوە کە پێداویستی کۆمەڵگەکە فەرقیان زۆر کەوا بوو ئەبێ ئێمەوا لە هیجرەتەکە تێبگەین کە بریتیە لە گۆڕانکاریەک لە دڵ و دەروون و نەفسمانە کە دید و تێڕوانینی جاهیلیەت تەسیرمان تێنەکە ڕەفتار و ڕەوشت و دابوو نەریتی جاهیلیەتش کاریگەری لەسەر دابوو نەریتمان نەبێ خۆمان بە ئیسلامەکەەوە پابند بکەین و مەجای هیجرەت جەستەیەکەش بسازێنین چۆنەی سازێنین سەر لە نوێ هەوڵ بدەین بۆ دروستکردنەوەی هێزێکی ئیسلامی ئەگەر لەو قەندیلە خەڵکێک گرتوێتی خۆ خەڵکێک کاریگەری لەسەر بەمۆنیە خۆ خەڵکێک لەسەر گومۆنیەتی خەڵکێکی کە لەسەر ئەو هەموو شاخ و چێوانە نیانەکە ئەو گوندانە بە دەوروبەریانەوە هەیە کەوا بوو ئێمەش دەتوانین ئەو هیجرەتە جارێککە زیندوو بکەینەوە بەڵام بە شێوەیەکی زۆر پڕمەعنا ئوسلوبێکی قورئانی بە پەلەنەکردن بە ستراتیژێتێکی زۆر بەهێز و دیدی ڕوون بتوانین ئینشاءڵڵا بگەینەوە ئەو نەتیجەیە لەبەرەوە ضروریە برانی بەڕێزم هەستکردن بەوەی کە هیجرەت لە زەمانێکە کە ئێستا یادی هیجرەتە ئاوا هیجرەتەکە هەست پێ بکەین کە نوێکردنەوەیەکە لە دید و تەسەورمانە لە گەڕانەوەی سەر قورئانە لە گەڕانەوە سەر سیرەتی پێغەمبەری نازدارە عەلەیهی سەڵات وسەلام و بە گەڕخستنی وزەورەمانە لە کۆمەڵکاریەکی بەهێزە کە بتوانین زەمانەکان زیاتر بپێچینەوە هەتا بە نزیکترین زەمن زۆرترین هیوا و ئاواتمان بینینە دی خوای گەورە بەزەی بە ئێمەش و ئێوە شابێتەوە یارمەتی دەرمان بێ لە کۆمەڵکاریەکی بەرچاو ڕوونە پشتمان بگرێ هەتاکو هیوا و ئاواتمان دێنینە دی کە سەروەری شەرعی محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وسەلام لە دار الئیسلامێکە مسلمانان و غەیری مسلمانانیش هەست بە
نانو أمانة كنكبو هموانا. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم، وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته.